مامۆستا گیان سڵاوی خوات لێبێ ئەگەر باسێکی ئیسرا و میعراجم بۆ بکەی ئەوە چییە بۆچی ئینسانی مسلمان گرینگە یادی ئەم شەو بکاتەوە؟ بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. دەست خۆشیش لەنگۆکەم لە ئێوەی بەڕێز لەو برایانە. طبیعی شەوی ئیسرا و میعراج شەوەکی پیرۆز و گەورەیە لەبەرەوەی رفع الله نبيه خوای پەروەردگار پێغەمبەری خۆی بەڵند کرد بەرەو ئاسمان. سبحان الذي أسرى بعبده ليلا من المسجد الحرام إلى المسجد الأقصى الذي باركنا حوله. لپێغەمبەری خۆشەوی صلی الله علیه و سلم لە پاشی ئەوەی مەحزونە بی کە خێزانی ئەمری خواکە کەمامی لە دڵەوە خەمبارە، بەڵام خوای پەروەردگار لەو کاتانە داوەتی ئەکا بۆ بەیت المەقدس لەوێ نوێژەکە و پاشان بڵندی ئەکاتەوە بۆ ئاسمان و بۆ ئاسمانی یەکەم و دووەم و سێم و چوارەم و حەفتەم و إلى سدرة المنتهى. حەزرەت جوبرائیلی لەگەڵا و پاشان حەزرەت جوبرائیل ئەفەرمێ ناتوانم زیاتر بێم باڵم دەستێ لەوێ پێغەمبەری خوا التحیات ئەخوێنێ، ئەو تەحیاتێک کە ئەمڕۆ مسلمانان پیا و ئافرەت گەنج منداڵ ئەیخوێنێ مسلمان التحیات لله والصلوات والطيبات والسلام عليكم. ئەوە لەوێ واجب کرا و معلومی بەڕێزی شتانە سەرەتا خوای پەروەردگار 50 نوێژە، بەڵام لە ڕێی حەزرەتی موسا کە پێی ئەڵێ زۆرە کەمیکەوە ئەبێتە 5 نوێژ، ئەلەوێ نوێژ واجب و هەروەها لەوێ پێغەمبەری خۆشەوی صلی الله علیه و سلم جهنم بەهەشت ئەبینێ جهنم ئەبینێ پێغەمبەران ئەبینێ حیوار و قسەیان لەگەڵەکە. باشە مامۆستا گیان هەندێک لە مزگەوتەکانی شاری هەولێر دوێنێ یادی ئیسرا و میعراجیان کردەوە، هەندێک دیکە ئەم شەو دەکەنەوە بە دیاریکراوی شەوی ئیسرا و میعراج کامە شەوە و ئایا دەتوانین ڕۆژێک پێشەوە کات یان ڕۆژێک دوای کات ئەم یادە بکەیتەوە؟ بەڵێ لەبەرەوەی سەوابت نییە وەکو ئاهەنگی لەدایک بوونی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە شاری هەولێرەوە بیرتە مەسەلەن زۆر مزگەوت پێشی ئەیان کرد پێش ولادەتی پێغەمبەری، ئەوە هەر ئاهەنگێکە لە بۆ ناساندنی محەبەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم، ئیشکالێک نییە لەوە. دوێنێ شەو هەبوو، دوێنێ شەو بە حەسەب تاریخی سەنەی هیجری دوێنێ شەو شەوی ئیسرا و میعراج بوو.